نەخۆشخانە گرنگەکەی شاری سلێمانی هەڕەشەی داخستن دەکات. وەزارەتی تەندروستی نەشتەرگەری درێژکردنی باڵا قەدەغە دەکات. ئەو کرێکاری بەڕووتی کاری دەکرد دەستگیر کرا. لاتی وەرنیوز سڵاوتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ نەخۆشخانەی شاردگربوونەوە و پەیامی ناڕەزایەتیان پێشکەشی ڕای گشتی و حکوومەتی یاریمی کوردستان کرد کەوا داوا دەکەن موچەکانیان ئەوەندەی تر دوانەکەوێت وەگەرنا بایکۆتی گشتی ڕادەگەن و پێشوازی لە هیچ نەخۆشێک ناکەن. مۆڵەتی 72 کاتژمێریان داوە نەخۆشخانەی شارێکێکە لە نەخۆشخانە گرنگەکانی شاری سلێمانی باشترینە لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی عێراق و کارمەندەکانی بەو پێداویستیە کەمەی کە لە بەردەستیاندایە 24 کاتژمێر پێشوازی لە نەخۆشی ئاسایی و کتوپڕیش دەکەن. لە ئێستادا کارمەندەکانی ئەفشارێکی زۆریان لەسەرا بەهۆی دواکەوتنی موچە و نەناردنی بەشە بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی عێراقەوە داوا دەکەن موچەکانیان پێ بدرێت. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕایگەیاند لیژنەیەکی پسپۆڕی ڕاوێژکاری زانستیان پێکهێناوە بۆ دیاریکردنی ڕێنمایی و بەڵگە زانستیەکانی بەکارهێنانی دەستگای جێگیرکردنی دەرەکەی بازنەی ئێلیزارۆڤ بۆ ئەنجامدانی نەشتەرگەری ئێسک. دەژڵێن نابێت هیچ پزیشکێک یان نەخۆشخانەیەک ئەم نەشتەرگەریە ئەنجام بدات. تەنها بەبەستی چارەسەری کێشە و گرفتی تەندروستی و بەڵگەداری زانستی نەبێت. بۆ درێژکردنی بەژن و باڵا بە مەبەستی جوانکاری قەدەغەیە. ئاماژەشی بەوە کرد پێویستە وڵاتیان هۆشیار بن و خۆیان بەدوور بگرن لە ترسناکی ئەگەر ئاڵۆزەکانی ئەم نەشتەرگەریە. ئەم بڕیاری وەزارەتی تەندروستی دوای ئەوە هات کە هەواڵی نەشتەرگەری بەرزکردنەوەی باڵا لە نەخۆشخانێکی شاری هەولێر بڵاو کرایەوە. لا چەند ڕۆژی ڕابردوودا ڤیدیۆیەک بڵاو کرایەوە کە تێیدا کرێکارێک لە کارگەیەکی زەیتوندا لە تورکیا کاری دەکرد. ئەو کرێکارە بە بێجل و بەڕووتی لە ناو حەوزێکی زەیتوندا بوو. ڤیدیۆ کارگەیە بە خێرایی بە سوشیال میدیای کوردستاندا بڵاو بووە. ئەوەش بەهۆی ئەوەی تورکیا زۆرترین زەیتون هەناردەی هەرێمی کوردستان دەکات. دوا بەدوای ئەو کاردانەوە خێرایە حکوومەتی تورکیا کرێکارەکەی دەستگیر کرد و کارگەکەشی داخست. سێ هەواڵتان پێشکەش کرا کاتێکی خۆش.